بۆیە داوا لە هەموو گەنجانی باشووری کوردستان بە تایبەتی گەنجانی گەرمیان دەکەم و گەنجانی دەرەوەی وڵات کە هەمویان بچنە ڕیزەکانی شەروانانەوە لە ڕۆژاوای کوردستان و کە شان بەشانی شەروانان بجەنگن. سەرکەوتنی ڕۆژاوای کوردستان گرنگی کوردستانێکی بەهێزە. دژی دەوڵەتی داگیرکەر هاتوونێ ڕۆژاوای کوردستان و وا دەبینینم گەنجانی باشووری کوردستان هەمویان لێرن، داواکارین لە گەنجانی باشووری کوردستان، گەنجانی دەرەوەی وڵات، گەنجانی پارچەکانی تر هەمووی ڕووی خۆیان بدەنە بەری خۆیان بدەنە ڕۆژاوە و هەمووی بێن شان بەشانی شەروانانی کورد دژی دەوڵەتی تورکی داگیرکەر بجە. ئێمە وەکو گەنجانی باشووری کوردستان بە باشترین شێوات پێشوازیمان لە بڕیارەکەی هەڕەخراوی گەنجانی وڵات پارێز گرتووە. ئێمە بەشداری بەرخودانی شۆڕشی ڕۆژاوای کوردستان دەبین و بەرامبەر دەوڵەتی فاشیستی تورکیا ڕادەوەستینەوە. بەدەم بانگەوازی سەفەربەریەوە چوین و بڕیارماندا هەمومان بەری خۆمان بدەینە ڕۆژاوای کوردستان بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی ڕۆژاوای کوردستان کە بە خوێنی زیاتر لە 11,000 شەهید دەستکەوتی گەلی ئێمە لە ڕۆژاوای کوردستان هاتۆتە دی. ئێمەش وەک گەنجانی باشووری کوردستان وەک بەرپرسیارەتێکی مێژووی وەک ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەیی هەر ئەرکە بکەوێتە سەر شانمان ئامادەین پێکی بێنین و لە ڕۆژاوای کوردستان بەرگری لەگەل و خاشی خۆمان بکەین. مرحباتان لێبێت.